ئەو وڵاتانەی کە لە شەرق الئەوسەط هەنا بە تایبەتی بابرین هەرێمی کوردستان گەورەترین جیل و گرفتی بۆ هاوڵاتیەکان مەسئلەی تەئمینی سەحی و مەسئلەی خەستەخانە و خەستەخانەی میری یان خەستەخانەی ئەهلی. بە تایبەتی ئەوانەی وەکو ئێمەمانان کە نەخۆشی درێژخایەنیان هەیە، معاناتیان هەیە، نەمەعاشەکە ئەو تۆیە بەش بکاتن، نەخەستەخانەکان توانیتیان دەوری خۆیان ببینن وەکو جاران. بۆیە لێرەوە دەستخۆشی لە گروپی نەخۆشخانەی میهرەبان لە سەروی هەمویانەوە دکتۆر دلێر شینە دەکەم کە بیرۆکەی دامەزراندنی ئەو خەستەخانەیدایە کە بە قازانجی هەژاران یان بە قازانجی کۆمەڵگەی کوردەواری ئەوە دەبێتن. ئومێدەوارم دەوڵەمەندەکانمان یان هەر هەمان دکتۆر و هەمان گروپ هەوڵ بدەن دڵنیایی تەئمینی سەحی بیماش دروست بکەن بۆ ئەوەی ئەو بارە قورسەی لەسەر ئەستۆی هاوڵاتیانە یان لەسەر ئەستۆی کۆمەڵگەی خۆمانە سووک بکەن. کارێکی چەند خۆشە دەوڵەمەندەکانمان خێرخوازەکانمان دەوریان هەبێ لە کەمکردنەوەی ئازاری ئەو خەڵکە. بار و دۆخێکی یەکجار ناخۆشی ئابووریمان هەیە. دەستخۆشی لە دکتۆر دلێر شینە شێوانی دەکەم کە بەڕاستی بە هەموو مانایەک هاتۆتە مەیدان بۆ ئەوەی هەولێر بکاتە خاوەنی خەستەخانەیەک کە بەشی هاوڵاتی تێدایە، بەشی تاچی کۆمەڵگەی کوردەواری تێدایە. دەستخۆشیان لێ دەکەم. تەشجیعی ئەو کەسانش دەکەم کەشتی ئاوا بکەن. دنیای فانیە، ئەو دەوڵەمەندانە هەر ئەوەندەیان خۆشە هەتا بتوانن لێرە خزمەتی چینی هەژاران بکەن. ئومێدەوارم دکتۆر دلێر شینە کە بیمە یان دڵنیابوون ئی تەئمینی سەحی ئەوەتە ئەوانەی هاتوچۆی دەرەوەی وڵات دەکەن دەبینن کە تەئمینی سەحی ئیجباری هەیە، واتە هەموو هاوڵاتیەک لە ئۆروپا بە تایبەتی هۆڵەندە با بڵێم ژیانی موئەممەنە، مەبلەغە پارەیەشی کەم دەدا، بەڵام هەموو گیر و گرفتی تەندروستیەکانی لەوێ چارەسەر دەکرێت. ئومێدەوارم ڕۆژێک دابێ ئەمن لە ژیان دابم مەسەلەی بیمەش بێتە نەخۆشخانەی میهرەبان، دەستخۆشی لە میهرەبان، خوا پاداشتیان بداتەوە چونکە ئەوان بۆ خوایان کردووە. ڕێز و احترامم هەیە فۆلکلۆر پەروەر ئەسعەد عەدۆ.